سەبارەت بە ڕۆژی جیهانی ژمێریارانە کاک سەرباز دەگەڕێمەوە لای تۆ سەبارەت بە ڕۆژی جیهانی ژمێریار ئەم ڕۆژە چۆنە چییە واروەها ئەرکی ژمێریاران بە گشتی لە کوردستاندا چۆنە؟ سەرەتا بۆ ئەوەی کە گەڕێنەوە بۆ مێژووی زانستی ژمێریاری پێویستە چش بێنە سەر ئەوەی کە یەکەم جار ساڵی 1494 دڵانە لۆکا پاسیدۆ یەکەم قەیدی مزدەوجی ژمێریاری دانا کە پێوترێ مەدین و دایی لە دوای ئەم بەروارەوە وردە پەرە بە زانستی ژمێریاری دراوە بە ڕێکەوتنی بەشێکی زۆری وڵاتان و کۆمەڵە و ڕەشاوەکان سندیکادان بەتابەتی ئەوانە کە لەبارەی ژمێریاری و بینی نیشتەکان ڕێکەوتون لەسەر دابینکردنی ڕۆژی دەی یاڵدەی هەموو ساڵێک بە ڕۆژی ژیانی ژمێریارە ئەم یاددا لە وڵاتەکانی عێراق لە میسر لە پورتوگال لە ئیتالیا لە بەشێکی وڵاتانە بەڵێ دەچێن لێی گەشاوخان ئەرکی ژمێریار لە کوردستاندا لە هەرێمی کوردستاندا ئەرکیان چییە ڕۆڵیان چییە تا چەندێک ژمێریار ئەو حەقی پێدراوە ئەو مافی پێدراوە کە لە کوردستاندا بتوانێت بەو ئەزمونە بۆ پسپۆڕی کە هەیەی جێدەستی دیار بێت ئەرکی ژمێریار وەک هەموو ئەزانن ئەرکێکی قورسە لەبەرەوەی ئەبێت هەمووی بە داتا و زانیاری و ئیشکردنی ئەو لەگەڵ ژمارەکانە بۆیە ئەبێت پلانێکی وای هەبێت کە لەگەڵ ئیدارە و دارایی هەر ڕێکخراو و دام و دەستگایەکە کەسێکی کارامەی و شارزا و لێهاتووی هەبێ پسپۆری هەبێ لە ژمێریاریە ئەو توانایی هەبێت چکە بەڕاستی هەموو کەس ناتوانێت بە ژمێریار چکە ئەمودی فەقەری ئیدارەش و داراییش هەردووکی هەر ژمێریارە پەرسەنگی هەردووکی ڕائەگرێت وەکو مافیان زۆر کەمە بەڕاستی ئەوە ئێستا دەرماڵیان هەبواە هەرچەند ئێمە وەکو سەندیکا کار بەوە ئەکەین کە ئەبێ دەرماڵی ژمێریاران لە پێشترا هەبووە لەبەرەوە ئێستا ماوەیەکە نەماوە ئێمە کاری جدی ئەەکەین و بەرزیشمان کردوەوە بۆ پەرلەمان ئەبێ دەرماڵێکی ژمێریاری هەبێ چکە ژمێریار ڕوبەڕووی کۆمەڵێک مەترسی ئەبێتوانێ لە کاتی کارەکەیە هەوڵێکی زۆرماناوە ئیشەڵا ئەویش ئەچێتە بواری جێبەجێکردنەوەوانێ مافێکی سەرەتایی خۆشی کە زۆر جاتوشی کێشە ئەبێ ڕوبەڕووی ئەبێتەوانێ ئێمە وەکو سەندیکا هینێکی یاساییمانەیە بۆرێکی یاساییمان هەیە ئەبێ ئێمە بچین مثلا هەر کار تووشی هەر کێشەیەکی ژمێریاری بوو ئەبێ ئەو بۆردە یەکلایی بکاتوانێ ئێمە بە حەقی خۆمان ێزانی وەکو سەندیکا پاڵپشتی هەر ئەندامێکی ژمێریاری هەیە کە دیکەیت بەڵێ گەشاوخان لە زانکۆ پەیمانگاکان دە بەشی تایبەتمان هەیە ئاکام بە ژمێریاری و کارگێڕ و ئەمانە ئەو خوێندکارانی پەیمانگاش و لە زانکۆش و بەڵێ ئەو خوێندکارانی کە لەم کۆلێژ و زانکۆیانە کە دەردەچن بای ئەوەندە پسپۆڕیان هەیە تواناییان هەیە شەڕزداییان هەیە لە زانکۆ ئەوەندەیان فێر دەکرد کە بتوانن لە دۆی تەواوکردنی خوێندنەکەیان دەست بەکار بن ژمێریارێکیان لە دەربچێ بتوانن لە شوێنێکدا لە کۆمپانیایەکدا بێت لە کارتێکی تایبەتدا بێت لە هەر شوێنێکدا بێت لە دایرەیەکدا بێت ئەو ئەرکە بگرێتە دەست بەبێ ئەوەی کە ئەغڵەت بکە وەک دەزانین کە ژمێریاری کارێکی وردبینی زۆر ئاڵۆز و وردە ئەگە کۆمپیوتەریش و حاسیبوو ئەم شتانەش لە بەردەستا بێت هەر پرۆسەکە خۆی لە خۆی جاخورسە بەڵێ ڕاستەکە ئەوان زیاتر بە نەزەڕی ئەیخوێنن لە قوناغەکانی خوێندنە کێشەی ئێمە ئەوەیە تۆزێ پراکتیکیمان کەمە تاوەکو پراکتیکەکە زیاتر بێ بۆ ژمێریار باشترە ئێمە ڕاستە ئەوان بە نەزەڕەکە هەمووی ئەیخوێنن کاتێ کە تەخەڕوجەکە دەورات هەیە سندیکا دەورە ئەکاتەوە زیاتر ئەم کادرانە پێ ئەگەرێت تا بچنە بواری کۆمپانیا و کەرتی گشتی و کەرتی حکوومەت لە سەتا با بڵێن نیو بنیم لە سەتا 50 ئەتوانێت ئەوەی کە ئەی خوێنێت تەطبیقیکە بەس لە سا 50 ئەبێ بیکا بە پراکتیکی ئەویش ئەبێ دەورە ببینێ ئەبێ هەوڵ بە لەبەرەوەی ئێمە لەم وڵاتە تۆزێ ممارسمان کەمە ئەبێ ئیشی لەسەرکە کاک سەربەست وەک گەشاوخان ئاماژەی پێکرد بابەتی ژمێریاری وردبینی حەزیشی لەگەڵایە جگەلەوەی کە تۆ ئەزمونت هەبێ یاخود جیاواز لە ڕوو ئەکادیمەکەی مەبەستم خۆ باسمان کرد ئاماژەمان پێیا و هەڵبەتەوە باشتەزان پرۆسەیەکی ئاڵۆز و معقەدە بەڵام حەز و ئەزمون حەزەکەش تا چەند ڕۆڵی هەیە بەڕای بەشێکی زۆری لە زانانی دەروناسی و سایکۆلۆژی بەڵێ لە باوەڕا کە هەر حالەتێک هەر ئیشێک هەر کارێک لە ژیانی ڕۆژانەی مرۆڤ ئەگەر حەز و ویست و بیرادی لەگەڵ نەبێت بەدڵنیاییەوە ئەگەر سەرکەوتوو نەبێ ئەوکو پێویست ناچێتە پێشەوە
کارەکانی پێویست ناتوانێت ئەنجامدا ئەمەش ئەبێتە نەنجیەک زانستی ژمێریاری بەڕاستی ماندووبوونی تایە ئەگەر حەزی خۆشەویستێکی لەگەڵ نەبێ بۆ ویشەکە دڵنیابە تووشی زەرەرزیانی کە پێویستی بە تایبەتی لە دامەزراوەکانە مامەڵی تۆ ڕۆژانە لەگەڵ داتا و ژمارەیە یەک هەڵی بچووک پێچێت بێتەمای زەرەرزیان ئەوی پێوترێت خەسارە بۆ لابرنی سفرێک دانانی سفرێکیکە بۆ نمونە بەڵێ زۆر ئەساسا بەڵێ کاک سەربەست لە بەسمان لەوە کرد کە ئەو خوێندکارانی کە دەچنە ناو شوێنە تایبەتەکانی بە ژمێریاری ئەو پۆستە ئۆرکە کە وەری دەگرن دەڵێت کە لە 150 ئیشەکاری ئەزمون کردو یاخود بە شازێک لە شوازەکان فێری بووە ئەو شوێنانی کە ژمێریاران پێویستیان بە ئەزمون هەیە یاخود بە چەند تێستێکە دەبێت تێپەڕن و دواتر کەسەکان وەردەگیرن بۆ قۆناغەیە خوشەوازی وەرگرتنی ژمێریاران لە دام و دەستگاکاندا لە کەتی تایبەتدا چۆنە؟ لە ڕاستیە ئەوەی کە لە زانکۆ پەیمانگەکان ئەخوێنرێ بە ڕاشکاوبین بەشی ئەوە ناکات کە ئەمڕۆ زانستی ژمێریاری پێویستیەتی لە بوارە عملێکەیە بە تایبەتی لە جەنابتان معلومە تەکنۆلۆژیای زانیاری و دنیای پێشکەوتنی ئەمڕۆ گەشتۆتە ئاستێکە شتەکان زۆر بە خێرایی بە سورعەت هەڕوا تەعاملکردن لەگەڵ بازاڕە نێودەوڵەتیەکان و لەگەڵ بازاڕە مەحەلیەکان ئابێ بە شێوەیەک بێ کادیری زمێریاری بەتوانات پێگەیان دەبێ ئەمەش پێ دوو ڕخنەیەک ئاراستەی دامەدراوە ئەکادیمیەکان پێمە هەرێمی کوردستان و لە عێراقیشە کە نەگەشتونەتە ئاستی کە وەڵامدارەوەی خواستی بازار بووی ئەوەی کە پێی ئەوترێ ئەو خوێندکاری کە دەرچووی زانکۆ یا پەیمانگا لە بەشی ژمێریاری و دارایی نەتوانێت وەکو پێویست هەری کاری بۆ بڕەخسێ لەبەر ئەوەی کە خاوەنی ئەزمون نییە خاوەنی تەجروبە نییە و ئەوەشی کە فێر ئەکرێت زیاتر لە ڕووە نەزاریەکەی وە فێرەکرێت کە پێویستی پێیەتی لە ژیانی ڕۆژانەیە لە نەکرداریەکەیە پێویستەکە ئێمە زانکۆ و پەیمانگاکان ناوەندە ئەکادیمیەکان بیر لەوە بکەنەوە کە لەگەڵ لایەنە تیۆریەکە لایەنە پراکتیکەکەش بە هەند وەربگیری و باخی پێ بدرێ بەڵام ئێمە گوسەندیکای ژمێریاران ئەوین دەتوانەمان هەبوو بێ خۆشبەختانە دوور و نزیک توانیمانە کە خول و دەوراتی جۆرا و جۆر لە بواری ژمێریاریا بکەینەوە کە بتوانین ئاستی زانستی و معرفی و کردداری ئەندامەکانمان بگەینە ئاستێکەوە بتوانن بەڵێ گەشاوخان بۆکو دواپرسیار با لە بەڕستی بکەم لەم چەند ڕۆژەی لەم مای پێشودا کۆنگرە و کۆنفرانستان بەس دەمێ بزانم کاریگەری و کۆنگرە و کۆنفرانسە لەسەر ئەرکی ژمێریار بەگشتی چۆن بوو توانیتان لە ڕێگەم کۆنگرە و کۆنفرانسانەوە چ هەنگاوێک چ گۆڕانکاریەک لەو پرۆسێدا دروست بکەن ئێمە لەبەر ئەوەی لە ستافێکی پێش و دوای چەند ساڵ هەموو ڕێکخراوێک پێویستی بەوەیە خۆی نوێ بکاتەوە پێویستی بێ ستافێکی تازەتر بەڕێ بکە ئێمەش وەکو هەر ڕێکخراوێکی تر پێویستمان بۆ بوو کاتی ئەوە بۆ قۆناغی ئێمە کۆنگرێتیا بکە دوا بە دوای کۆنگرە کۆنفرانس بکەین سپاس بۆخوا هەمووی ڕێک بوو کۆنگرە کرا ستافێکی تازە کۆنفرانس کرا ئەوش هەر ستافێکی تازە ئێمە بەرکەوتەمان لەگەڵ ئەم جیلە تازەیە ئەبێت باشتر لە ئێمە تێ ئەگەن چونکە ئێمە گەنجترین با بڵێن ئێمە لە ڕابردووە ڕێز و حرمەتم بۆ ئەوان زیاتر لە تەمەنابوون اختصاسێکی ژمێریاریان هەبووە ڕەنگە ئەم جیلەی ئێستا زیاتر تەعاملی لەگەڵ ئێمە باشتر بێ هەنگاوەکانی ئێمە بەرەو زیاتر ئەڕوا ئێمە هەوڵی جددی ئەیەن زیاتر خەمخۆری ژمێریاران بین وەکو گەنج ئێمە مەحەدێکمان هەیە ئەوە زۆر باشە کۆنتاکتێکی باشی دروست کردووە لەگەڵ ئەم گەنجانەیە کە زیاتر بەرە بە ژمێریار بە دەوراتەکانمان نەوەستاوە ئێمە بەردەوام کۆنتاکت لەگەڵ دایرەکانە ئەبێ گیان دەورەکان ئەو خولانە وەرکشۆپی جیاوازەوە نیە بەڵێ دەورەکان هەر جارۆ لەسەر بابەتێکی حسابیە بڵێ پەیوەندی تەواو و ڕاستەخۆمان لەگەڵ هەموو دایرەکان و مودام و دەستگا حیزبی و حکمی و ڕێکخراوەیەکانە هەیە ئێمە یەک هەدەفمان هەیە تەنها پێگەیاندنی کادری ژمێریاریە ئێمە بیخەینە کۆمەڵگا بە شێوازێکی جوان زۆر سپاس بۆ هەرێک لە گەشا و تۆفیق لە پسراوی لەخی سلێمانی سندیکای ژمێریاران و وربینانی کوردستان و لەگەڵ زۆر بەڕێز سەربەست محەممەد ئەندامی دەستەی باڵای سندیکای ژمێریاران و وربینانی کوردستان سپاس بۆ ئامادەبوونتان بەخێربن دووبارەش پیرۆز بێت یەک شتی بچووک ئەمەتان بڵێم ئێمە لە یەکشەمەی هەفتەی داهاتوو هەفتەی ژمێریاریمانەیە بە بۆنەی ڕۆژی ژمێریاران هەر کەسێک
ئێمە میوانداری هەر کەسێک ئەەکەین بێتە حزوری ڕێکخراوەکەمان کار و چالاکیمان هەیە بە مەسج پیرۆزبایی بۆ سەررجەم ئەندامەکانمان ئەڕوا لێرەوەمێ سپاس و پیرۆزبایی خۆم ئاراستی سەررجەم ژمێریارانی هەموو جیهان بە تایبەتی هەرێمی کوردستان بکەم دەستی ئێوەش خۆش بێ سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوە هەستەرکەوتوو بەخێر زۆر بەخێر بن